کەنەدا هەلیکۆپتەری سەربازی بۆ پاراستنی سەربازەکانی خۆی لە عێراق و هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە. ئەمە لە کاتێکدایە پێشتر بڕیاری دابوو ژمارەی سەرباز و ڕاوێژکارە کەنەدیەکان لە تەواوی عێراقدا بۆ 3 هێندە زیاتر بکات. بڕیاری زیادکردنی سەربازانی کەنەدی و بڵاو پێکردنی هەلیکۆپتەری سەربازی لە عێراق و باشووری کوردستان لەلایەن هارجێت ساجان وەزیری بەرگری کەنەدا ڕۆژی سێشەممە 16 شوبات لە پەرلەمانی ئەو وڵاتە خوێندرایەوە. فراوانکردنی هاوکارێ سەربازیەکانی کەنەدا لە عێراق دوای ئەوە دێت کە حکوومەتی کەنەدا بە فەرمی هێرشە ئاسمانیەکانی لە چوارچەوەی هاوپەیمانێتی دژ بە داعش وەستاند و ئەوەش یەکێک بوو لەو هۆکارانەی کەنەدا لە کۆبوونەوەی سەرەتای ئەم مانگەی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش لە ڕۆما بانکێژ نەکرا. هەفتەی ڕابردووش کەنەدا کشانەوەی فڕۆکە جەنگیەکانی بە فەرمی لە هاوپەیمانێتی نێودەوڵەتی ڕاگەیان، بەڵام وەک ئەندامێکی هاوپەیمانێتیەکە دەمێنێتەوە بەبێ ئەنجامدانی کردەی سەربازی. وەزیری بەرگری کەنەدا لەبارەی ناردنی هەلیکۆپتەرە سەربازیەکانەوە کە لە جۆری گریڤۆنن و ژمارەی 4 هەلیکۆپتەرە ئاماژەی بەوە کرد ئەو هەلیکۆپتەرانە لە پێناو سەلامەتی گیانی سەربازە کەنەدیەکان لە باکووری عێراق بەکاردەهێنرێن. تا ئێستا هیچ سەربازێکی کەنەدی لە کردە سەربازەکاندا زیانی پێ نەگەیشتووە، بەڵام لە مانگی ئاداری ساڵی ڕابردوودا سەربازێکی کەنەدی لە باشووری کوردستان بەهەڵە لەلایەن پێشمەرگەوە کوژرا. کەنەدا پێشتریش جگە لە 6 فڕۆکەی جۆری F-18 بە بەکارهێنانی 2 فڕۆکەی جۆری ئۆرۆرا کە کاریان نیشانکردنی پێگەکانی داعش و ناردنی بووە بۆ فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان لەگەڵ 2 فڕۆکەی دیکەی تایبەت بە پێدانی بنزین لە جۆری پۆلارێز بۆ فڕۆکە جەنگیەکان بەشداری کەمپەینی سەربازی دژ بە داعش کردووە. بە زیادکردنی ئەو سەربازانە ژمارەی سەربازە کەنەدیەکان دەگاتە 830 سەرباز، لەو ژمارەیەش 210 سەرباز لە هەرێمی کوردستان مەشق بەهێزەکانی پێشمەرگە دەکەن. لە ڕووداوە هەڵۆ کاکەوەیس.